ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان لێککەوتە ڕۆشنگەریەکانی شۆڕشی مەزنی ئەیلولە بە میوانداری بەڕێز کاک دیاری محەممەد مەجید بەرپرسی لیژنەی ناوچەی سەرچنار. کاک دیاری خۆشحاڵین. زۆر سپاس. کاک دیاری، شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری، شۆڕشێک لە زاخۆ بۆ خانەقین تەواوی باشووری کوردستان داپۆشێ و شۆڕشێکی تەمەندرێش و شۆڕشێک کە گەلێک ڕوانگەی ژیانی گرتەوە، یان ئەگەر بڵین سەرجەم ڕوانگەکانی ژیانی گرتەوە و زۆر جار بۆ شۆڕشی ئەیلول بۆ نمونە خوێندنەوە کراوە لە ڕووی شۆڕشەوە، سەربازیەوە، سیاسیەوە. پێمان خۆشە لە تەوەری ئەم بەرنامەیە زیاتر لە پاڵ بوعدی سیاسی و سەربازیە قسە لە لێککەوتە کۆمەڵایەتیەکانیان شۆڕشە بکەین. شۆڕشێک کە 14-15 ساڵ بەردەوام بێ، شۆڕشێک کە تەواوی باشووری کوردستان ئەگرێتەوە، شۆڕشێک کە هەموو پێکاتەکانی کوردستان لە کورد و تورکومان و ئاشور و لە مەسیحی و لە پێکاتە ئاینیەکان و لە یەزیدی و کاکەی و هەموو پێکەوە بەشدارە بن. ئەم شۆڕشە ئەبێ بە چەترێک تەواوی خەڵکی کوردستان کۆکاتەوە، تەنانەت بەشێک لە کوردان و خەڵکانی دانیشتووی پارچەکانی تری کوردستانی ژیان بەشداریم شۆڕشاکەن و خاوەنداری لەم شۆڕاشاکەن و شۆڕشە بینن کە شۆڕش گزارشتە لە بۆچوونەکانی ئەوانیش. پێم خۆشە دەستپێک جەناب بدۆک و گەنجێک خوێندنەوەت بۆ شۆڕشی ئەیلول چییە؟ سپاس، دووبارە سپاس بۆ میوانداریتان. دیارە بە دیدی ئێمە شۆڕشی مەزنی ئەیلول ئەو شۆڕشەیەکە لە باشووری کوردستان لە 59 ساڵی ڕابردوو کە ساڵیادی شۆڕشەکەینەوە، شۆڕشێکە کە لە تەمەنی ئێمە و ئێستا تەمەنایەواکەین ئەو یەکگرتوویە، ئەو یەک کۆدەنگیە لەسەر داواکردنی مافی نەتەوەیەک و شەڕکردن بۆ بەدەستهێنانی مافەکان جارێکی تر کۆمان بکاتەوە هەمان نەمەت و هەمان هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان پەروەری لە شۆڕشی ئەیلولەوە جارێکی تر ئەو زیندوو بکەینەوە، چونکە جوانیەکانی شۆڕشی ئەیلول و مەزنێتی شۆڕشی ئەیلول بریتە لەوەی کە وەکو جەنابە داماژەت پێکرد هەموو چین و توێژەکان و بە هەموو ئاین جیاوازەکان و بە نەتەوەکانی تر لە کوردستان بۆ ئەم شۆڕشە قوربانیان داوە و بە شۆڕشی خوانیان زانیوە. بۆیە لە ساڵیادی شۆڕشی مەزنی ئەیلول منێکی گەنج تەمەنایەوەکەم ئەو ڕۆحیەتی کە لە شۆڕشی ئەیلولا هەبووە لە ئێستاە ئەو ڕۆحیەتە زیندوو بکرێتەوە و هەمومان بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆمان کە لە ساڵی 1961 وەکو شۆڕشی بۆ کراوە بۆ وەرگرتنی ئەم مافانە لە ئێستاە زەڕورتر و گرنگترە ئێمە بەو نەفەسی شۆڕشی ئەیلول یەکگرتووی و سەرتاسەری ڕێیەک دروست بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو مافانەی کە لە 61 تاوەکو ئێستا بەدەست نەهاتوون و 61 تا 75 شۆڕشی بۆ کرا و قوربانی بۆ دراو و باپیرانمان و گەلی کورد لەو کاتا قوربانی بۆ داوە بەرامبەر بە دوژمن لە ئێستا بە هەمان نەفەس بتوانین خزمەتی خاک و نیشتیمان بکەین و بەدەستی بهێنین ئەو مافانەی کە لەو سەردەمە هەتاوکو ئێستا بەدەستمان نەهاتووە. بۆیە مەزنی و جوانێتی شۆڕشی ئەیلول لای منێکی گەنج بریتە لەو کۆدەنگیە، چونکە لە سەردەمی من و ئێستا من ئەم کۆدەنگیە لە هەرێمی کوردستان نابینم. ئەگەر ئەو کۆدەنگی شۆڕشی ئەیلول و ڕابەرێتی مەسەلە نەتەوایەتیەکان و چوونەژنێ و ژێر چەتری داخوازی یەک داخوازی ئێمە ئەگەیەنێ بە کەنارێکی ئارام. بۆیە بۆ منێکی گەنج تەمەنای ئەو یەکگرتووی شۆڕشی ئەیلولەکەم بۆ بەدەستهێنانی مافەکانە. کاک دیاری، کەسێتی و فکری مستەفا بارزانی لە ڕسمکردن و خوڵقاندنی شۆڕشی ئەیلولا چۆن نەبینی، بە تایبەتی لەو ڕوانگەوە کە جەنابەت باسیەکەی کۆدەنگی، هاوڕایی، هاوبەشی، بەشداری خەڵک لە شۆڕشەکە؟ تەبیعی کەسێتی کاریزمای مستەفا بارزانی بۆ کورد دەبێ هەموو کورد شانازی پێوە بکە، نەک بۆ منێکی پارتی. بۆیە ئەو کاتێک کە شۆڕش ئەکرێ هەموو لەژێر چەتری بڕیارەکانی جەنابی بارزانی دابن و جەنابی بارزانی بە یەک چاوسێری هەموو ناوچەکان دەکا و کاریزمای بارزانی نەمر لەوە دابینمەوە کە هەم وەکو تەجروبە لە ڕابردوو، چونکە لە بنەماڵەیەکی
شۆڕژگێر و بەردەوام لە شۆڕشابوون بەرامبەر بە داگیرکەران هەر لە عەبدولسەلام بارزانی و قوربانیان داوە. بۆیە تەجروبەی مستەفا بارزانی هەم لە شۆڕژ هەم لە سیاسەتکردن تەجروبەیەکی قوڵ بووە و بەردەوام لە ململانێ و لە ئازاری گەلەکەیان بووە، هەر لە دایکبوونی و وێزگەکانی ژیانی و بەشداریکردن لە کۆماری مەهاباد ئەمانە بۆ خۆی ئەزمونێکی زۆر بوون و دواتر دروستکردنی پارتی دیموکراتی کوردستان و سیاستکردن بە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان و لەو سەردەمەدا توانیوێتی ئەو ئەزمونەی خۆی و ئەو پێگە کۆمەڵایەتی و سیاسی خۆی لە ناوچەکە برەو پێ بدە و هەم بۆ گفتوگۆکردن و هێزی گفتوگۆی هەبووە و هێزی لێکتێگەیشتنی هەبووە و توانیوێتی لەژێر چتری داواکاریەکانی گەلی کورد هەموو بە یەک چاوسێر بکە و هیچ کات بیری لەوە نەکردوتەوە بابەتی ناوچە و ناوچەگەرێتی هەموو خاکی کوردستانی بەوە زانیوە کە دیفاعی لێ بکە و خۆی لەسەر فیدا بکە و لە بەشدارە بێت لە کۆماری مەهاباد و لە شۆڕشەکان. بۆیە ئەزمموی مستەفا بارزانی و کاریزمایی مستەفا بارزانی تەواو ڕنگدانەوەی هەبووە لە شۆڕشی ئەیلول و توانیوێتی شۆڕشێکی سەرتاسەری لە مەسەلەی دیفاعکردن لە مافەکانی گەلی کورد و بابەتی پێکەوە ژیان و بابەتی زۆر نمونەی جوان هەن کە لەو شۆڕشەیە دەستەبەر بووە و ئەنجامیش گەیشتۆ بە ئەنجام. دواتر لە هەمووی گرنگتر چەند شۆڕژگێر بووە و چۆن چەند شۆڕشی کردووە، بەڵام لەسەر مەسەلەی ئاشتی و دەستی درێژکردن بۆ ئاشتی و بۆ گەیاندن بە مافەکانی گەلی کورد لەمە شار ڕۆڵێکی گەورەی هەبووە. بۆیە مستەفا بارزانی کاریزمای مستەفا بارزانی سەرکردەیەکە کە بە تێڕوانینی من بۆ ئەو سەردەمە و بۆ ئێستاش مەحاڵە بتوانین پێناسەیەکی لێوان لێو بۆ جوانیەکانی و بۆ گەورەی مستەفا بارزانی بکەین. کاک دیاری قسەکردن لەسەر بابەتی پەروەردە و ڕۆشنبیری لە زەمەنی شۆڕشی ئەیلولە بەتایبەتی ئەگەر ئێمە سەیری 58 بکەین کاتێ سیستەمی حکوم لە عێراق گۆڕێ، بارزانی بەشێک لە مەرجەکانی بۆ بنیادنانەوەی عێراق ئەوەیە کە کورد مافی زمە بەکارهێنانی زمانی کوردی هەبێ لە کوردستان و بابەتی ڕۆشنبیری و پەروەردە بە ئاستێکی باش گەشەی پێ بدرێ. ئەمە لە سەردەمی شۆڕشی ئەیلولشە بە جۆرە لە جۆرەکان لەو ناوچانەی کە ئازاد کراو بوون و هێزەکانی پێشمەرگە ئیدارەیەکردن گرنگی بەم بابەتادرا. خوێنەوەی تۆ چێ بۆ بابەتی پرسی ڕۆشنبیری و پەروەردە لە زەمەنی شۆڕشی ئەیلولە؟ طبیعی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو مەبادیانەی کە هەبوون لە پێشووتر پێش هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول و هەر لە دامەزراندنی ڕێکخرا و سندیکاکان لەو سەردەمە، ئەمە بۆ خۆی بەشێک بۆ لەوەی کە دنیابینینی مستەفا بارزانی و دنیابینینی پارتی دیموکراتی کوردستان بۆ پرسە نەتەوایەتیەکان و بۆ پرسی دیموکراسی و داواکردنی ئازادی و سەربەخۆیی دنیابینینێکی واقعیانە بووە و کاری لەسەر کردووە. لە مەسەلەی شۆڕشی ئەیلول لەو کاتەشدا پارتی دیموکراتی کوردستان و قیادەی شۆڕشی ئەیلول مستەفا بارزانی لە برەودا بووە بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە و گرنگی تەواو بە پەروەردە و فێرکردن بە لە ئەسنای شۆڕشە و بەردەوامی بە مەسەلەی ڕاگەیاندن و مەسەلەی ڕۆشنبیری و کتێب و نووسەر کاری لەسەر بکە. ئەوە بوو لە ساڵی 1970 یەکێتی نووسەرانی دامەزران کە لە ئەسنای شۆڕشا بوو لە کاتی شۆڕشکردنا بۆ کە گەشتونێتە ئەوەی کە کۆتای نزیکی کۆتاییەکانی شۆڕش بەردەوام کاری لەسەر ئەوە کردووە کە ئەم بوارە فەرامۆژ نەکرێ لە مەسەلەی ڕاگەیاندن بە ڕۆژنامەی خەباتی برەو پێداوە لەو کاتە ڕادوێی لەو کاتەیە کاری لەسەر کردووە لەنگی کوردستان کە لە برەوداندا بووە. بۆیە ئەمانە هەمووی ئەتوانرێ توێژینەوەیەکی باشتر لەسەر مەسەلەی شۆڕشی ئەیلول و مەسەلەی فکر و برەودان بە پەروەردە و فێرکردن. یەکێ لە خاڵەکانی
بەیاننامەی 11 ئازار کە دەرەنجامی شۆڕشی ئەیلول بووە بریتە لە پەروەردە و فێرکردن و گرنگیدان بە پەروەردە و فێرکردن و زمانی کوردی لە ئەو ناوچانەی کە ئازاد دەکرێن و بە فەرمی زمانی کوردی بناسێ ئەمانە هەر هەمووی لە ئەنجامی ئەم ناساندنە تەبیعی کە تۆ زمانی کوردی بە فەرمی ناسێنرا زۆر شتی تر ئەتوانی لە پاڵ ئەمە شی بکەیتەوە یەک لەوانە دەرکردنی کتێب بە زمانی کوردی لەو سەردەمە ئەتوانرێ سوودی لێوەربگیرەوە داواکردنەکە ئەگەر جێبەجێ بکرا ئەمانە هەمووی دروست دەکرا بەڵام دواتر لە ئەم ڕێکوتنە لەلایەن ڕژێمی بەعسەوە هەڵوەشێنرا ئەگەر ئەمە بەردەوام بواە ڕنگ بێ زۆر زیاتر لە ئێستا مەسلەی ڕۆشنبیری و مەسلەی ڕاگەیاندن مەسلەی فکری لە ناو گەلی کورد زیاتر بەرەو پێشە چوو لە هەموو ڕێکەوە کاک دیاری پێم خۆشە لەو مەجای کە بەڕێزت باسیەکەیت لە دامەزراندنی کۆڕی زانیاری کورد یەکێتی نووسەرانی کورد گرنگیدان بە خەبات و تاخی وەکو دوو ڕۆژنامەی ڕۆژانەی ئەو زەمەنەکە ئەو بۆ زەمەنە ڕۆژنامە کاریگەری زۆری هەبوو بە ئەو دوو ڕۆژنامە باسێکی باشش بڵاو بوونەتەوە و بوونی ڕادیۆدەنگی کوردستان هەروەی کە جەنابەت باسیەکەیت کە گرنگیدان بە نووسەر و قەڵەمە جددیەکان لە کۆمەڵگەی کوردستان و کۆمەکردن و پشتیوانیکردنیان و دروستکردنی فەزایەکی ئازاد بۆیان تا ئەوەی کە بتوانن گزارش لە خۆیان بکەن یعنی هەز ناکەی ئەمە دەربڕی ئەوەیە کە شۆڕشی ئەیلول تەنها شۆڕشێکی چەکداری نەبووە شۆڕشێکی فەرهەنگی و ڕۆشنبیری و پەروەردەی و کلتوریش بووە طبیعی شۆڕشی ئەیلول هەموو بوارەکانی گرتوۆ تەنها شۆڕشێکی چەکداری نەبووە سیاسی بووە کۆمەڵایەتی بووە ئاینی بووە ینی هەموو بابەتێکی لە خۆ گرتووە بۆ ئەوەی لە هەموو لایەکەوە بتوانرێ برەو بە قەزەی نەتەوایەتەکە بدرێ و کورد بگەێنێتە ئەوەی کە بتوانرێ لە هیچ نەبێ لە حکمی ذاتی و بەڕێوەبردننی ئەو مەناتقانی خۆی سوڕەیەکی جوان پیشان بدات و ببێتە نمونەیەک لە عێراق بۆ ئەوەی بتوانێت لەم ڕێگەیەوە پەیامی خۆی بە جیهان بگەێنێ و پەیامی خۆی بە نەتەوەیەکی ئاشتی نەتەوەیەکی بڕوابوون بە مافی یەکسانی بڕوابوون بە پێشکەوتن و قەڵەم و بڕوابوون بە ڕەخنە و نووسین ئەمانە هەمووی لە شۆڕشی ئەیلول دەنگدانەوەی هەیە و هەر یەک لەوانە شاهیدن بۆ ئەوەی کە شۆڕشی ئەیلول شۆڕشێکی تەنها چەکداری نەبووە لە هەموو ڕوویەکەوە شۆڕش بۆ گەلی کورد کاک دیاری ئەگەر تەماشایەکی مێژوو بکەین بگەڕێنەوە بە مێژووە بەر لە شۆڕشی ئەیلول و دوای شۆڕشی ئەیلول کۆمەڵگەی کوردی وەرچەرخانێکی کۆمەڵایەتی بەخۆیەوە بینیوە هەر ئەوانەی کە جەنابەت باست کرد لە دروستکردنی کۆمەڵێک سەندیکا و یەکێتی و دامەزراوە و کەناڵی ڕاگەیاندن و گرنگیدان بە چینی ڕۆشنبیر و خوێندەوار و خاوەن قەڵەم پێم خۆش باسێکەوە بکەین کە کۆمەڵگەی کوردی بەر لە شۆڕشی ئەیلول کۆمەڵگەیەکی جوتیاری ژێردەست کۆمەڵگەیەکی پارچە پارچە کۆمەڵگەیەکە شۆڕشەکانی زیاتر شۆڕشی ناوچەیی بوون کە تیاسەر هەڵاو بەڵام شۆڕشی ئەیلولیەت بە خەون و دیدگایەکی فراوانترەوە بە باگراوندێکی نەتەوەییەوە بە هەستێکی نیشتیمانی بەرزەوە خەڵک بەشداری تیاکات وەخە جۆرە جۆرەکان نیش خەڵک هانە خەڵک ئاراستاکە بۆی کە خاوەنی دیدگایەکی باشتر بێت تێگەیشتن و تێفکرینێکی گەورەتر بێ و خەونی گەورەتریشیە بێ سەرنجام بۆی کە کۆمەڵگەی کوردستان و جوود و حزورێکی چاکتر پیشان بات خوێندنەوەی تۆچێ بۆی کە لە سەردەمی شۆڕشی ئەیلولا وەرچەرخانی کۆمەڵایەتی دروستە بێت لە کۆمەڵگەی کوردیە طبیعی کاک سەربەز ئێمە لەسەر مەسەلەی شۆڕشی ئەیلول کە قسە دەکەین طبیعی ئێمە وەکو مێژوو گەنجی ئێستا وەکو مێژووی خوێنێتەوە هەرچەندە مێژوو و مێژوو نووسەکان بەشێکیان غەدریان لە گەورەی و مەزنێتی شۆڕشی ئەیلول کردووە ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەو کێشمی سیاسی و ئەو دژایەتیکردنی لایەنەکان بۆ ئەوەی کە شۆڕشی ئەیلول وەکو خۆی ئەو مەزنێتیەی وێنا نەکرێ بۆیە ئەمانەی کە جەنابەت باسیەکەی هەمووی بۆ خۆی واقعێکن و بوونی هەبووە و ناکرێت نکۆڵی لێ بکرێت بەڵام کێشەی سەرەکی گەنجی ئێمە نەگەڕانەوەی بۆ مێژوو و سوود وەرنەگرتنە لە مێژوو و ئەو پێوەرانەی کە لە مێژوو پێوەردانانرێ بۆ ئەوەی کە لە مێژوو شۆڕشێک لە ئەنجامی چی و بۆ چی دروست بووە بۆیە بە دڵنیاییەوە پێتەڵام نەک شۆڕشی ئەیلول
هەر ئەو حزبەی کە خاوەنی شۆڕشی ئەیلولە پارتی دیموکراتی کوردستان لە بیدایەتی لە ساڵی 1946 بەو ڕوئیا و بەو دنیابینینەوە دروست بووە و شۆڕشی کردووە و دواتریش لە دوای شۆڕشیشەوە بەردەوامیە بۆ تاوەکو ئەگاتە ڕاپەڕین و ئێستاشی بەسەر بێت دنیابینینی خاوەنی شۆڕشی ئەیلول دنیابینینێک بۆ دەوڵەتداری دنیابینینێک بۆ سربەخۆیی دنیابینین بۆ ئەوەی کە لە هەموو لایەکەوە دڵسۆزی بنوێنێ بۆ بەرەو پێشبردننی هەموو کایەکانی کۆمەلگا و هەم لە ڕووی یەکسانی لە ڕووی دادپەروەری لە ڕووی بەهێزی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی ڕاگەیاندن ئەمانە خەونی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئەمە بەشێک لەوەی کە لە شۆڕشی ئەیلول برەوی پێدراوە ئەبینرێ ئەمانە دنیابینینی مستەفا بارزانی و پارتی دیموکراتی کوردستان بووە ئەو ڕێبازە بووە کە شۆڕشی هەڵگیرساندووە بۆیە ئەم شۆڕشە جگە لەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵێک قیادەی بۆ ئەم وڵاتە دروست کردووە کە ئێستا ناویان هەیە لە ناو مێژوو و لە ئێستاشدا کاری سیاسیەکەن بۆیە شۆڕشی ئەیلول قوتابخانە و مەدرسەیەک بۆ پێگەیاندنی کارکتەری بەهێز لە کوردستان تا بتوانرێت بە هەموو لایەک کار لەسەرەوە بکەن کوردستان بەرەو کەناری ئارام بەرن. کاک دیاری ئەوەی کە پێم خۆشە لەم تەوەرەیە گفتوگۆیکەین هەر لە سەرەتای بەرنامەکەش وتم کە شۆڕشی ئەیلول خوێندنەوەی زۆری بۆ کراوە و تیشکی زۆری خراوەتە سەر لە ڕوانگە سەربازی و سیاسیەکەەوە ینی کاتی ئەوە نەهاتووە کە مێژوو نووسانی ئێمە توێژەرانی ئێمە زانکۆکانی ئێمە هەڵگەڕێنەوە بۆ ئەو مێژە جوانەی کە شۆڕشی ئەیلول دروستی کردووە و قوتابخانەیەک کە گرنگی و بایەخی بە هەموو ڕوانگەکانی ژیان ناوە بە تایبەتیش پرسی پەروەردە پرسی ڕۆشنبیری پرسی بیرکردنەوە لە ئایندەی مناڵی کورد پرسیەوەی کە چۆن مرۆڤسازی لە کۆمەلگای کوردیا بکرێ و مرۆڤی کورد لە مرۆڤێکی جوتیار و ژێردەستە و پەرتەوازە و بێخەونەوە بگۆڕێ بۆ مرۆڤێک کە خاوەنی دنیابینی و خەونی گەورە بێ مرۆڤێکی ڕۆشنگەر بێ مرۆڤێکی خوێندەوار بێ مرۆڤێکی بەرچاو ڕۆشن بێ مرۆڤێک بێ بەشداریەکی باشتری کاری ژیان و کۆمەلگاکەی و پێشخستنی کۆمەلگاکەی بکە بێگومان تەبیعی من پێشووتری ژوتم کە غەدرێکی گەورە لە شۆڕشی مەزنی ئەیلول کراوە و وەکو خۆی حەقی پێ نەدراوە و دەتوانرا باشتر باز لە مێژووە و مێژووی شۆڕشی ئەیلول و مەزنێتی وە لە هەموو گۆشەنیگایەکەوە سیر بکرێ لەسەر مەسەلەی پەروەردە و فێرکردن لە شۆڕشی ئەیلول مامۆستایانی شۆڕشی ئەیلول هەن کە ئەمانە پێشمەرگە بوون و مامۆستا بوون بەڵام لە دیەکان و ئەو مەناتقانی کە شۆڕش تیا باڵا دەست بووە پەروەردەی مناڵی گوندەکانیان کردووە و دەرسیان بە مناڵانی کورد وتۆتەوە لە پاڵەوەی کە چەکیان بەشان بۆ شۆڕشیان کردووە لەژێر تۆپ و تیارەدا بوون بەڵام بیر لەوە کراوەتەوە کە پەروەردەی مناڵ و پەروەردەی تاکی کورد لە پەروەردە و فێرکردن بەشێکە لە شۆڕش جگەلەوە پێشمەرگە لەوێ لە بەشداری خولی کردووە بۆی پێ بگا و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خوێندنەوەوە تاکی کورد بەرەو پێش بچێ جا لە سەنگەر بێ یان لە قوتابخانە بێ ئەمانە هەمووی خەسڵەتە جوانەکانی شۆڕشی ئەیلولی مەزنن جگەلەوە کاک سەربەز جوانێتی شۆڕشی ئەیلول لەوە بووە کە لەم سەری ڕاست بۆ ئەو سەری چەپ لەو شۆڕشەدا لە یەک سەنگەردا دژی داگیرکەر بوون جوانی شۆڕشی ئەیلول لەوەدا بووە کە هەموو چین و توێژەکان بە یەک دڵ بە یەک ڕۆح لە ژێر ئەوامری یەک قیادە شۆڕشیان کردووە و بڕوایان بەوە هەبووە کە ئەم شۆڕشە ئەیانگەیەنێ بە سربەخۆیی و بە هەستێکی نەتەوایەتی بەرزەوە شۆڕشیان کردووە لە هیچ پەیوەندیەک نەبووە لە نێوان ئەوەی کە لە ئێستا ئێمەی گەنج بەدەستمانەوەی بەڵام لە زاخۆ تا خانەقین لە خانەقین کە بڕیارێک لە مستەفا بارزانیەوە دەرچووە وەکو قیادەی شۆڕش لە زاخۆ چۆن جێبەجێ کراوە لە خانەقینیش بە هەمان شێوە جێبەجێ کراوە
کارکردن بۆ ئەم شۆڕشە ئەم شۆڕشە خاوەنی قیەم و ئەخلاقێکی بەرزی شۆڕژگەڕی بووە و هەموو خەسەتە جوانەکانی شۆڕشی تیابووە و بەستەبوون بە بڕیاری قیادەوە و منەظەمی و تەنزیمی ئەم شۆڕشە جگەلەوەی کە ئەم شۆڕشە وەکو پێویست دەعمی مادی لە بەردەستان نەبووە بەڵام توانای مرۆیی و گیانبەختکردن و هەستی نەتەوایەتی تاکی کورد لەو سەردەمەیە گەشتۆتە ترۆپک لەسەر ئیدانە نەکردنی شۆڕشی ئەیلول و سەرکردەکەی شۆڕشی ئەیلول لە حامی سلێمانی بەس ئەوەنە ئیدانەیان نەکردووە چەندەها پێشمەرگە و گەنج زیندە بەچاڵ و گول لە باران کراون لەسەرەوەی کە بوتەیەک بە قیادەی شۆڕشەکەیان بوترێ و نەیانوترا ئەمە قیمەی ئەخلاقی شۆڕژگێڕی و سیاسی و نازانین بە چیەک پێناسەی بکەیت کە ئامادە نەبووە لە کاتێکدا ڕەنگە هیچ کەسێک لەوانی گول لە باران کراون ڕۆژە لە ڕۆژان مستەفا بارزانیان ڕوبەڕوو نەبینی بێ بەڵام هەستی نەتەوایەتیان و شۆڕشەکەیان وێنا کردووە و وێنا بکراوە بۆ ئەو شۆڕشەکە شۆڕشێکی سەرتاسەری و بێ جیاوازی بیر و ڕاو ئایدۆلۆژیا خزمەت بە نەتەوەیەکەی خۆیەکە هەموو ئامادە بوون خۆیان بەختکەن گرنگ نەبووە لەوەی کە چ نەتەوەیەکی گرنگ نەبووە لەوەی کە چ بیرێکی هەیە خەڵک هەبووە پێشمەرگە هەبووە لە ڕاگەاندنەکان ئیشی کردووە شوعی بووە یعنی بەڵام گرنگ نەبووە لەوەی کە پارتیە یان نا گرنگەوەی خزمەتی شۆڕشی کردووە و گرنگەوەی خزمەتی نەتەوەکەی کردبێ بۆیە ئەمانە هەمووی پیانەوترێ خەسڵەتە جوانەکانی شۆڕشی ئەیلول کە منێکی گەنج ئێستا تەمەناکەم ئەو خەسڵەتانە لە ئێستا هەبێ من ئەزانم ئەگەر ئەوەی کە لە شۆڕشی ئەیلولا هەبووە لە ئێستا هەبێ کورد زۆر بەرەو پێشترە ڕوو ئەوەی کە لە شۆڕشی ئەیلولا هەبووە لە دوای ڕاپەڕین بە یەکگرتووی کورد هەبووە ئێستا کورد لە قۆناغێکی تری هاوکێشەکان هابوو بۆیە جوانیەکانی تا چەند باز بکرێت لە ڕاستە ڕەنگە کەم و کوڕیشە بوو بێ ڕەنگە کۆمەڵە بەڵام جوانیەکان و مەزنێتی شۆڕشی ئەیلول خۆزگە مێژونووسان لە هەر یەک لە بوارەکانیان توانی شیکردنەوەیەکی تەواو و ڕوونکردنەوەیکی تەواو لەسەر ئەو شۆڕشە بدرێ و بۆ منێکی گەنج و بۆ نەوەکانی ئێمە زیاتر شانازیمان بە ئەو شۆڕشۆ بکردا چونکە لە یەکەم شۆڕش بووە کە سەرتاسەری بووە و بەبێ جیاوازی ناوچەگەری بووە هەموو ناوچەکانی باشووری کوردستانی گرتوتەوە ئەمە تاوکو ئێستا لە مێژووی هیچ پارچەیەکی تری کوردستانە ئەم شۆڕشە وجودی نەبووە و نەشکراوە بۆیە جێگای شانازیە کە لە باشووری کوردستان ئەم شۆڕشە وجودی هەبووە و ئێستا ئێمە یادەکەینەوە کاک دیاری جەناب دوتە زۆر جار کێشەی ئێمەوەیە نەگەڕانەوەی نەوەی نوێ گەنج بۆ ئەو مێژووە و ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژۆژە بینین کە ستەمی داگیرکەر بەرامبەر بە کورد بەرامبەر بە کوردستان تەنها ستەمی داگیرکاریەکی فیزیکی نەبووە ینی هەوڵێنەوە کولتور و توراس و پەروەردە و ئەدەبیاتی کوردیش داگیرکەن و وێرانیکەن و ئەدەبیاتی خۆیانی بخەنە شوێن هەروەکە ئێمە بە درێژایی بابەتەکە باسمان کرد کە چۆن شۆڕش بە تایبەتی کەسێتی مستەفا بارزانی وەکو سەرکردایەتی شۆڕش گرنگی و بایەخێکی زۆریەوە بە نووسەران و مامۆستایان و بە دروستکردنی جەوێکە ئازادیەک هەلومەرجێکە تیایە نووسەری کورتوانێ بنووسێ مامۆسای کورتوانێ بخوێنێت و پەروەردە بە مناڵانی کورد بە دروستکردنی کۆمەڵی دام و دەستگای ڕۆشنبیری و فکری بۆی کە کۆمەلگای کوردستان بچێتە قۆناغێکی باشترەوە هەروەی کە لەو لە زەمەنی شۆڕشا بینین کۆمەڵە گۆڕانکاری کۆمەڵایەتی لە بیرکردنەوەی تاکە لە بیرکردنەوەی خێزانە لە پێکاتی کۆمەلگایە لە ژینگەیە لە زۆر ڕۆنگەیە جیاوازی و یان بەرەو پێشچوون دروستە بێ هەز ناکەیت ئێمەش بۆ خۆمان بە جۆرە جۆرەکان مقەسیرین لەوەی کە هەڵنەگەڕاوێنێتەوە بۆ سەر ئەو مێژووە تا ئەوەی کە ئەو دیوە جوانانەی کە لەو شۆڕشە هەبووە باشتر بیناسیێنین باشتر قسەی لەسەرکەین شرۆڤەیکەین دوکۆمنتەکانی کۆکەینەوە لە چوارچێوێکی زانستیە قسەی لەسەر بکەین بێگومان ڕەنگە بەشێکیش لە ئەوانەی کە ئێمە گلەیی ئەەکەین بەشێکی هۆکارەکەی خۆمان بین چونکە بڕاستی بوونەوەی
نوێونەوەی تازە پێویستی بەوەی شتی لە بەردەست بێت تاوەکو بیخوێنێتەوە لی تێ بگا و ئەو بەڵگە و ئەو ڕاستیانی کە لە مێژوودا هەبوون باز بکرێ بەڵام بەداخەوە وەکو پێویست نەتوانراوە جا مؤسسەیەک هەڵ نەساوە بەم کارە تاک بە تاکی خۆمان وەکوونەوەی نوێ نەماتوانیوە ئەمە بگەڕێنەوە بۆ مێژوو و دەرسی لێوەربگرین ڕەنگە کەسێک بە خولیا و ئارەز و حەزی خۆی ئەمەی کرد بێ بەڵام وەکەوەی کە ببێتە منهەجێک ببێتە بەرنمەیەک بۆ ئەوەی کە پەروەردەی تاکی کورد لەسەر مێژوو لەسەر ئەو جوانیانەی مێژوو و هێنانەوەی مێژوو بەشێک لە جوانیەکانی مێژوو لە ئێستا بەرجەستە بکرێ بۆیە بتوانین لە مێژوو لە ئێستاش تێکەڵیەک دروست بکەین سوڕەیەکی جوانتر و کاری باشتر بۆ ئەم خاک و وڵاتە بکەین ڕەنگە خۆشمان مقەسەر بوو بین و نەمانتوانی بێ وەکو پێویست ئەو بابەتانە بخەینە بەردەم نەوەی نوێ و نەوەی نوێژ دیراسی بکە و مناقەشەی بکە و دیدی خۆی لەسەر بڵێت کاک دیاری کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤە سپاس بۆ جەنابشتان کاک دیاری محەممەد مەجید بەرپرسی لیژنەی ناوچەی سەرچناری ئازان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ